رکلام کردنش بویوان چاو قهوهان هات یک قدغه کردن چاو سرداری دی پریکا سوشال میدیا بتایبتی جیتا کردن سروان کسان اوی کو رکلامش بویوان چاو قهوهان کنی یعنی هر رکلام کدیا رپ نیتدان جالی روشنبیری و چاو بتایبتی کار بهتر سر کردن خلق زیادتر هشیار بن بر یا کرین و کارانینا چاو قهوهان حساد و زانیاری هبن که حتی چرا ده تندرسته برای اسنام خورامی پیفدار وزارت روشنبیری گل مداد برای اسنام قفدمی آباش گلک سپاس کنید گل مدادن جرال دست بکی از وی بریاره به حسب کم حسب تکرین درنگ حتی اگر درنگ جیبت باشه ده چاوا او بریاره وره جیب جکرین تایبتی جیل سر اوین کو پریکا سوشال میدیا رکلامش بوی قهوه و چاین حساد کن سپاس بۆ ئێوە سپاس بۆ تەوەرەکە بەڕاستی ئەو دیاردەیە کە جەنابەت باست کرد دیاردەیەکە کە زۆر بە زەحمەت ئەتوانرێت بنبڕ بکرێت ئەکرێت هەندێک هەنگاو بگیرێتە بەر بۆ ئەوەی کە ئەم بابەتە سنووردار بکرێت ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمساڵ یاسایەکمان هەموار کردەوە یاسای ڕێکلامی بازرگانی تێیدا هەموو ئەو ڕێکارانەی کە گرنگن بۆ ئەوەی کە پەیوەستن بە تەوەرەکەی تۆ بۆ ڕێگری لەوەی کە ئەو شتانەی کە مەسەلەن لە بواری تەندروستیەوە بە فلتەری وەزارەتی ڕۆشنبیری و کوالیتی کۆنتترۆلی وەزارەتی ڕۆشنبیریە تەندروستیا ببوورە تێناپەڕنیان ئەو بەشانەی تری کە پەیوەستن بە سێکتەرەکانی تری ژیانەوە ئێمە ئەوەمان ڕێکخستوێتەوە لە ساڵی داهاتوە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە هیوادارم ئەمە بتوانێت بەشێک لەو بێسەروبەریە ئەوە بکات بەڵام جەنابەت دەزانی سوۆشیال میدیا ئەمڕۆ لە دنیا بۆتە دیاردەیە کە زۆر بە زەحمەت ئەتوانرێت کۆنتترۆل بکرێت ئێمە ئەتوانین هەنگاو بدەین هەندێک ڕێگری هەیە بکرێت بەڵام وەک ئەوەی کە بنەبڕ بکرێن نا چونکی ئێمە پێویستمان بە وەزارەتی تەندروستی هەیە بۆ ئەوەی ستیکەری لەسەر ئەو بابەتانە هەبێ ئێمە پێویستمان بە وەزارەتی بازرگانی هەیە بۆ ئەوەی مۆڵەت هەبێ ئێمە پێویستمان بە وەزارەتی ناوخۆ هەیە بۆ ئەوەی کە لە بازگەکانەوە داخڵە بێت کە چۆن ڕێگری لەمە بکرێت ئەمانە هەر هەمویان بەیەکەوە پەیوەستن وەکو تۆڕێگوان و ئەم تۆڕە ئەبێ کارا بکرێت جارێ ئەس بەحسی بڕیارێ بکەم کاتیات وەرە جێبجێکردنەوە ئەگەر کەناڵێک یانژی کەسێک ڕێکلامێش بووی ڤان جۆرە قەهوە یانژی چامکە یانژی هەر کاڵایەکی دیری قەدەغەکردی دونوکە بینە سزادان یانژی شتانە کاتیات وەرە جێبجێکردنەوە سزای نوانەژی چاوانە یعنی چه سزایەک سەروان کەسە یانژی وان کەناڵە ئێمە سەرەتا بەشێکمان هەیە لە یاسایەکی پێش ئەوە یاسای ڕێخستنی کاری میدیایی لە هەرێمی کوردستانە بەپێی ئەم یاسایە ئەوێ هەموو ئەو پەیج و ئەکاونتانەی کە بۆ کاری بازرگانی یا بۆ کاری میدیایی یا وێبتیڤین ئەمانە یا خەبەرین ئەمانە تۆمار بکرێن ئەگەر تۆمار کران ئەو کاتە ئاسانتر ئەتوانرێت ئەم حاڵەتە کۆنتترۆل بکرێت ئەگەر نا ڕێگەی تر هەیە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی گواستنەوەی هەرێمی کوردستان و وەزارەتی گواستنەوەی حکوومەتی فیدرال کە وەزارەتی ڕۆشنبیری بەشێکە لەو لیژنەیە کە بۆ ڕێخستنەوەی کاری میدیایی بۆ ڕێخستنەوەی سوۆشیال میدیا لە هەرێمی کوردستانە دروست بووە ئەتوانێت لێەوە لە ڕێگەی ئەو پلتفۆرمانەوە دیسان هەنگاو بنرێت بۆ ئەوەی کە ئەو پەیجانە بسووتێنرێت باش ئەس جارێ بابەتی بەرفرەتر لێ بکەم بابەتی ڕێکلامکردنێ بتایبەت دژیت ناوا دەستگەهێن ڕاگەاندنەوە چونکی ئەو فەرمینە دەستگەهشتنا پۆنەژی گەل ئەپسانە هەیە جارێ وەکە وەزارەتە ڕۆشنبیری ئەف بابەتە گرێدای وەیە یانژی پەیوەندیەوە گەلچوو وەزارەتەکەدن هەیە پێوەرەکی گرێدای ڕێکلامکردنێ کەناڵێن جودا جودا یانژی حتا پلتفۆرمێن جودایین سوشال میدیا ئەگەر دەفاژی تومارکردی بن پیڤەرێک هەیە پێوەرێک هەیە بۆ ڕێکلامکردن یان ڕێکلامکردن بە هیچ بە هەر شێوەیەک بێ ئاسانە لە چ کاتێک بێ ئاسانە مەبەستم ئاساییە ئێمە لەو بەڵێ ئێمە لەو یاسایە ئەوەمان ڕێخستوێتەوە کە ئەبێت مەسەن لیژنەیەکێ لە بینی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی بازرگانی هەندێک وەزارەت کە پەیوەستن بەم بوارەوە دوجار لەگەڵ با بڵێن جێبەجێکردنی یاساکە ئەم ڕێکلامانە شوێنێک تایبەت کراوە کە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری
ئەبێ لێەوە ئۆکەی بدرێت بۆ ڕێکلامانەی کە لە دەستگاکانی ڕاگەاندن بڵاوەکرێنەوە بە پێچەوانەوە ئێمە لەو یاسایە ئەو کۆمپانیانی کە کاری ڕێکلامەکەن ملزەمەکرێن بەوەی کە ئەبێت بەپێی ئەو پێوەرانە ئێمە ئەو یاسایە بۆ هەموو ئەو کۆمپانیانەی کە کاروباری ڕێکلامەکەن ئەنێردرێت کە چی ئێمە لەو یاسایە ئەبێ ڕەچاوی مەسایلی پاراستنی کەرامەتی مناڵ ژن بیرروباوەڕی خەڵک هەندێک شت هەیە بکرێت سەرباری ئەوەی کە ئەو شتانی کە ڕێگە پێنەدراون لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی جوواکیەوە لە ڕووی دابوونەریتی کۆمەڵایەتیەوە کە نابێ ببنە بەشێک لە کەرەسەی ڕیکلام بۆیە ئێمە ئەو دائیرەی ئێمە لەگەڵ دەستپێکردنی با بڵێن جێبەجێکردنی بڕیارەکە یاساکە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەم دائیرەیە مولزەمە بێ بەوەی بەڕێزنامە لە قسەکانت وا تێدەکەم هەر ڕێکلامی پێش ئەوەی لە کەناڵێکی ڕاگەاندنی کوردی بڵاو بکرێتەوە لای ئێوە ئۆکەی پێدەدرێ ئەنجا بڵاو دەکرێتەوە بەڵێ بەڵام خەڵکێکی زۆر گلەیان هەیە لەسەر زۆرێک لەو ڕێکلامانە بە تایبەت لە ڕووی جواکی یانێ بابەتی یان قسەی نەشیاو دەکرێت لە ناو ڕێکلامەکان ئایا ئەوانە بە شێوەیەک ڕێگەیان پێدراوە؟ بەڵێ من عەرزم کردی وتم لە دوای سەری ساڵەوە یاساکە کەوێتە بواری جێبەجێکردنەوە تا ئێستا ئێمە ئەو هینەماندانە ناوە لە دوای سەری ساڵەوە یاساکە کە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە ڕێگری لەو شتانەژەکرێت. با من بە کورتی ئەگەر باسی ڕۆشنبیری خەڵک بکەین، وەزارەتی ڕۆشنبیری زۆر ئیش و کار و خزمەتی لەوە گەورەترە تەنها ئیتر کۆمپانیەکان پابند بن بە بڕیارەکانی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵکیش مەسەن ئەو بابەتی یەکەم کە باسم کرد کە خەڵک پێش ئەوەی بابەتێکیان کاڵایکی وا بکرێت کە زەرەری هەبووی لە بوو تەندروستی ئیتر نەیکڕێ چون ئیش دەکەن لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵک لەم ڕۆیەوە وەزارەت. ئێمە هەم فەرمانگەی میدیا و زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەمان هەیە بە تایبەتی بۆ نمونە خەتەری ئەو چایی کە بۆ نمونە جەنابەت باس کرد یا حەبێک یا کرێمێک ئەمە وەزارەتی تەندروستی مەترسیەکانی لە ڤیددیوەیەکە لە ڕوونکردنەوەیەکە بڵاو دەکاتەوە دەیداتە ئێمە دەستگاکانی ڕاگەیاندن ملزەمەکەین بەوەی ئەمانە بڵاو بکرێتەوە وەک بەشێک لە هۆشیاری کۆمەڵایەتی هەموو دەستگایکی ڕاگەاندن ملزەمە بەوەی کە ئەو شتانەی کە بۆ هۆشیاری کۆمەڵایەتیە یان ئەوانەی کە مەترسیان هەیە بۆ ژیانی خەڵکو و ڕێگری لێ بکرێت ئەم دەستگانەی ڕاگەاندن ئێمە ئەو ئاگاداری و ڕیکلامە و یان با بڵێن ئەو فیوچەرانەی کە دروستەکرێن بۆ ئەو بوارە ئەیاندەینێ بۆ ئەوەی کە بڵاویان بکەنەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی. بەڕێز نامی خاوڕامی پێفدەری وەزارەتە ڕۆشنبیری پۆیەکی ڕاستەخۆی هینژە دووکێت گەلمە دەبوون گەلک سپۆس بووە.